سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سەردانی جێگری قونسوڵی ئەمریکای لە شاری هەولێر کرد. ئامانجی سەردانەکەشی چەند پرسێکی پەیوەست بە گوزەرانی هاوڵاتیان و ئازادیەکان بوو لە هەرێم. یەکێک لەو پرسانە دۆسەی سزادانی دەستگیرکراوانی بادینان بوو کە عەبدوسار مەجید لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. ئەم حکوومەتە پۆلیسیا دەیەوێت کوردستان بکاتە زیندانێکی گەورە و هاوڵاتیانیشی بەجارێک سەرکوت بکات. ئەمڕۆ کۆمونیکمان هەبوو لەگەڵ بەرپرسی مەلەفی سیاسی قونسوڵخانەی ئەمریکا کە دەکات جێگری قونسوڵیشە. ئێمە بەڕاستی ئەم نیگەرانیمان پێڕاگەیاندن کە وڵاتی ئەمریکا وڵاتێکی گەورە و گرنگە لەم ناوچەیە و لە هەموو دنیا و کاریگەری خۆی هەیە و پێمان ڕاگەیاندن کە پێویستە بەڕاستی ئەوانیش فشار دروست بکەن بۆ ئەوەی کە زۆر جار باسی چاکسازیان کردو لەگەڵ بەرپرسانی ئەم وڵاتە بە تایبەتی چاکسازی لە دامەزراوەی دادگا و لە سەربەخۆیی دادگا لە سەربەخۆیی جێبەجێکردنی یاساکان و لە یاسا سەروەربوون ئەم دەسەڵاتە ئەم بارودۆخە وردە وردە بەرەو زیاتر پۆلیسی و بەرەو ینی حکوومەتێکی ئەمنی دەچێ و ئێمە وا دەبین کە ئەگەر بۆیان بچێتە سەر وردە وردە ئەم وڵاتە دەکەن بە زیندانێکی گەورە بۆ ئەو خەڵکە. خەڵک نەتوانێت قسە بکە، خەڵک نەتوانێت ڕێی خۆی بڵێ. ئێمە خەڵکمان بینی بەڕاستی لە پارێزەرەکانیان لە حاکمی گەورەی ئەم وڵاتە دەرەکا کە وڵای ئەوەی کە ئەوانەی پێتۆمەتبار کراوە بینیمانن ئەوەی هەرکە خەڵک لە سۆشیال میدیا باسی دەکات لە مەسنجەر ئەم نامانە و ئەم بابەتانە بۆیەتر دەنێرن ینی. بۆیە بەڕاستی ئێمە لەم ڕۆوە زۆر نیگەرانین و ئێمە بەردەوامیش دەبین لە هەوڵەکانمان. پرسێکی تر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ بەرپرسانی قونسوڵی ئەمریکا تاوتوێی کرد هەڵبژاردن بوو کەوتی داوا دەکەن هەڵبژاردنێکی پاک و بێگرد ئەنجام بدرێت نەوەک وەک هەڵبژاردنی ڕابردوو بەهۆی ساختەکاریەوە هاوڵاتیان بێئومێد بکرێن. سەبارەت بە هەڵبژاردن کە قسە و گفتوگۆی زۆر لە سەکرا لەگەڵ قونسوڵی ئەمریکا کە دیارە هەڵبژاردنێکی ئازاد بکرێت هەڵبژاردنێکی پاک بکرێت. ئێمە لەم ڕۆوە قسەمان لەگە بەڕێز سەرۆک کۆمار کردووە و لەگە سەرۆکی هەرێمی کوردستان کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووە تاکە ئامانجی ئێمە لەم هەڵبژاردنەوەی کە خەڵک ئازاد بێ بە ئازادی نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێ و ئەو ساختەکاری کە لە 2018 کراوە کە خەڵکی بێئومێد کردو لە دەنگداندا ئەمە دووبارە نەبێتەوە. ومێد دەکەین کە ئینشاڵڵا بەو شێوەیە بێت کە خەڵک بتوانێت ڕێی خۆی بدا و نوێنەرەکانی خۆی بە ئازادی هەڵبژێرێ. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هۆشداریدایە حکوومەت کە ئەوەی ئەم دەسەڵاتە دەیکات بۆ کەس نەچۆتە سەر وتیشی موچە لە کاتی خۆی نەدرێت و بە لێبڕینەوە بدرێت و هاوڵاتیانیشی بێکار بن چۆن حکومڕانی بەو شێوەیە دەکرێت. ئەو پەیامەی لە پشتە کە تەسەکردنەوەی بیرروڕای ئازاد و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕینە کەم پێم وایە ئەوە نەک بۆ ئەم دەسەڵاتە لە دنیادا بۆ هیچ دەسەڵاتێک ئەمە سەری نەگرتووە لەوانەیە تا ڕادێک تا چەند قۆناغێک بڕوە بەڵام پێم وایە دوایی لە کۆتاییدا ئەوە زۆر خراپ بە سەم دەسەڵاتدا دادەشکێتەوە و لە شوێنێک ڕادەوەستێ و خەڵک بەڕاستی ئەمە قبول نییە پێی قبول ناکرێت. بەتوی لەلایەک نەتوانی موسە بەباشی بدەی و لە کاتی خۆی دابی دەی و بە لێبڕنەوە بیدەی لەلایەک فەرمو سنوورەکان پێ نەپارێزێ هەموو ڕۆژێک تۆ باران بکرێ و لەشکر چێشی بکرێ و سنوور ببەزێنرێ نەتوانی نوقەیەک بکەی و قسەیەک نەکەی هیچیت پێ نەکرێت تەبان. لەلایەکی دیکە کار و کەسابەت لەم وڵاتە نەماوە و خەڵک بێ کار و کەسابەت بوو. لەلایەکی دیکە بڕۆ باشترین زەوی کشت و کاڵ ئەو وردە وردەوا داژی دەکرێت و دایتانە بەم کۆمپانیانە کە سەر بە خۆیان سەر بەدەسەڵاتن ینی بوون بە حوت و بەڕاستی دەستیان بەس هەموو شتێک داگرتو ئەوانە تەماشات ینی بەڕاستی وڵات ئەوە بەڕێوە ناسێ. ئێمە پێمان وایە هەموو ئەوانە کە بەیەک کۆ دەبێتەوە هەمووی دەبێتە مایە ئەوەی کە ڕۆژێک دادێ ئەم خەڵکی ئەم وەزعی پێ قبول ناکرێت ئەم دەسەڵاتە بەم شێوەیە بەڕێوە ناسێ. لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی پەرلەمان و نوێنەرایەتی وڵاتانەوە کاری زۆری لەسەر دۆسەی پەیوەست بە ژیانی خەڵک و ئازادی و مافەکانی مرۆڤەوە کردووە کە لە سایەی ئەم کابینەی حکوومەتی هەرێم بە تەواوەتی قوت و ئازادیەکانیش بۆ خەڵک نەماوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.